ڕوودا و گرتەی ساتی خۆڕادەستکردنەوەی دوو چەکداری داعشی دەستکەوتووە کە تەمەنیان تەنها 19 ساڵە و لەژێر دەسەڵاتی داعش هەڵدێن و لە میحوەری گوێڕ خۆیان ڕادەستی هێزەکانی پێشمەرگاکەن وەک چەکدارەکان دەیگێڕنەوە پێش خۆڕادەستکردنیان چەند ڕۆژێک لە سنووری نێوان پێشمەرگە و داعش ماونەتەوە فەرماندەیەکی پێشمەرگەش ئاماژەی بەوە کرد مانەوەی ئەو چەکدارانە بووە ئەو سیمایە هەیەن بووە گۆڕانکاری بەسەردابێت و ڕیشیان بتاشن و بە شێوازێک خۆیان پیشان بدەن کە خەڵکی سڤیلن بە ئۆتۆمبیل ڕاویان ناین و لێرە دەیان بەزاندین ئەمڕۆ دەبێتە 4 ڕۆژ ئێوە 4 ڕۆژە لەکوێن؟ ناومە خواردوێتەوە و نەنا لە زاب دانیشتوین و ماینەوە هیچ بەڵگەنامەیەکمان پێ نییە بە پێڕامان کرد سەیری پێکانم بکە ئێمە 4 ڕۆژە لە زاب بووین لەو گرتێدا کە دەست ڕووداو کەوتووە چەکدارانی داعش بە پۆشاکی ژێرەوە خۆیان ڕادەستی پێشمەرگاکەنەوە عەقید بەکر کەریم فەرماندە لە وەزارەتی پێشمەرگا هۆکاری هاتنیان بەو شێوەیە بۆ ئەوە گەڕاندەوە کە ویستویانە بیسەلمێنن خۆکوژنین و هیچ بۆمبێکیان پێ نییە بەوتەی ئەو بەرپرسەی پێشمەرگە لەم هەفتەیەدا ئەوە دووەم جارە چەکدارانی داعش خۆیان ڕادەست دەکەنەوە جاری یەکەمیش 6 ئەندام بوون هەفتەی ڕابردووش 13 چەکداری دیکە خۆیان ڕادەست کردبووەوە هەڵاتنی هەندێک لە چەکدارانی داعش لە کاتێکدا ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ڕۆژ بە ڕۆژ نزیک دەبێتەوە و سوپای عێراق هێزێکی زۆری بۆ مەبەستا ڕەوانەی سنووری مەخموور کردووە با پێی بەڵگەنامەیەک چەند ڕۆژێک لەمەوبەریش داعش داوای لە چەکدارەکانی کردووە شاری مووسڵ بەرەو لیبیا بەجێبهێڵن